محەممەد جواد زەریفی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران دوێنێ ئێوارە گەیشتە بەغدا و دووسێی پرسی ناکۆچیەکانی وڵاتەکەی و ئەمریکای لەگەڵ بەرپرسانی عێراق تاوتوێ کرد. پاشان هەردوو وەزیری دەرەوەی عێراق و کۆماری ئیسلامی ئێران لە پرێس کۆنفرانسێکدا باسی تەوەری ململانەی نێوان ئەمریکا و ئێرانیان کردو. محەممەد عەلی ئەلحەکیم وەزیری دەرەوەی عێراق لەم پرێس کۆنفرانسەدا پشگیری وڵاتەکەی خۆی بۆ ئێران دووپات کردەوە و ناڕزایی عێراقی بەرامبەر بە سیاسەتی ئەمریکا دەربڕی. ئێمە بە ڕوون و ئاشکرا دەڵین ئێمە دژی سیاسەتی تاگڕەوانی وڵات تێگرتوەکانی ئەمریکاین و ئێمە لە دژی ئەو ڕێکارانەشین کە دژ بە ئێرانی دراوسێمان دەیگرێتە بەر. ئێمە پشتیوانی لە هەڵوێستی ئێرانی دراوسێمان دەکەین. ئەلحەکیم باسی سیاسەتی ئەمریکا و گۆڕانکاریەکانی ناوچەکەدا کرد و داوای کرد کە سیاسەتی ئەمریکا دەبێت سیاسەتێکی ڕۆن و ئاشکرا بێت. سەبارەت بە وڵات یەکگرتوەکانی ئەمریکا ئێمە لە هەستیاریەکانی ئەمریکا تێدەگەین سەبارەت بە یاسا و ڕێسەکانی بۆ هەرێمەکە، بەڵام دەبێت ئەو هەستیاریانی ئەمریکاش ڕوون و ئاشکرا بن. پاشان محەممەد جواد زەریفی لەم پرێس کۆنفرانسەدا ڕایگەاند کە ئێران ئامادەیە ڕوبەڕووی هەڕەشەکانی ئابووری و سوپایی ببێت. کۆماری ئیسلامی ئێران چەندین پێشنیاری هاوکاریکردنی لەگەڵ وڵاتانی ناوچەکەدا پێشکەش کردووە. پێشنیارەکانیشمان واژۆکردنی پەیمانێک بێت کە نابێ هەڕەشە لە وڵاتەکانی دەروبەری کەنداوی فارس بکرێت و ئەم پێشنیارش تاکو ئێستا لەسەر مێزی دانوستاندنیدایە. لە درێژەی ئەم پرێس کۆنفرانسەدا زەریفی ئاماژەی بە چەند پێشنیارێک کرد کە لەگەڵ وڵاتانی کەنداودا گفتوگۆیان لەسەر کردبوو، ئەویش بابەتی قەدەغەکردنی هەر هەڕەشەیەک بێتن کە لە ناوچەکەدا ڕوو بداتن. ئێمە ڕوبڕووی هەر هەوڵێکی شەڕ دەبینەوە کە بەرامبەر بە ئێران دەکرێت جا ئەگرە هەڕەشەکان ئابووری بن یان خود لەشکەری بن و نیازیانە گەلی ئێران ببێتە قوربانی. هەر بۆیە بە بوێری و بە هەموو هێزەکانمانەوە ڕوبەڕووی دەبینەوە. محەممەد جواد زەریفی پەیامەکەی خۆی لە بەغداوە بۆ واشنگتۆن بەرز کردەوە و عێراقیش پشتگیری خۆی بۆ ئێران دەربڕی. بەڵام هەموو لایەنێک ئەمڕۆ چاوەڕێی بەرسوی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکان. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.